خۆی و هاوسەرەکەی خاوەن پێداویستی تایبەتن و ماوەی 2 مانگە موچەیان پێ نەدراوە. چارەنووسی موچەی 5 مانگیشیان تا ئێستا دیار نییە. فاتیمە و هاوسەر و منداڵەکەی لە گەڕەکێکی دوورەدەستی سلێمانی ژیان بەسەر دەبەن و هەژاری و نەبوونی بڕستی لێیان بڕیوە. دیاریش نییە حکومەت کەی موچەکانیان پێدەدات. فاتیمە دەڵێت ئەگەر موچەش وەربگرن کە بڕەکەی 300,000 دینارە دەبێت هەمووی بدەنەوە لە قەرز. ئەی بۆ مەسروفاتی ماڵ و منداڵ و چارەسەری حەبوو دەرمان ڕوو لەکوێ بکەن. وەڵاوان نزیکی بۆ 5 مانگ ڕەمە ئاشمان وەرنەگرتو ئێمە. ئای چۆن ئاڕوەڵا پێویستیمان زۆرەکە ناتوانین بیکڕین. ئێستا وەتان نانم نییە، غازم نییە، لەم دەشتە چۆڵەیە هیچ شتێک نییە، پارەژ نییە بیکڕین. ئێستا حالێن مێردەکەم بەحسە بەبێ مەعاش بدرێ ئیمڕۆ ڕۆژتۆ وەری ئەگرێ بێ ڕێک لە ڕێگەوە جارە 200,000 بڕاتەوە بە قەرز. وەڵا 100,000 ئەمێنێتەوە 100,000 ئەبێ نانی لێ بکڕم، ئەبێ غازی لێ بکڕم، ئەی ئەبێشتی ڕۆژانە، ئەی عیلاجی ئەو من مێردەکەم، ئەی خەسخانەی کوڕەکەم، ئەی وەک لەوەی کە خۆم نەخۆشم ئەبێ هەموو مانگی ئەبێ بڕۆم بۆ عەیادە خۆشم نەخۆشم. ئیترەوانە هەمووی ئەبێ لەسەر ئەو 100,000 بێ. ئیتر ئایا بەش ئەکا بەش ناکە هەر ئەوەمان هەیە. ئەگەر موچە دابەش بکرێت خاوەن پێداویستە تایبەتەکان موچەی مانگی 9 ساڵی ڕابردوو وەردەگرن و چارەنووسی موچەی 5 مانگیان نادیارە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا خاوەن پێداویستە تایبەتەکان ئەم بڕیارەی حکومەت بۆ بێسەر و شوێنکردنی موچەی 5 مانگیان بە نایاسایی دەزان و دەڵێن ئەگەر حکومەت لە بڕیارەکەی پاشگز نەبێتەوە سکاڵای یاسایی تۆمار دەکەن. زۆر بە پێویستمانزانی ئەم یادداشتە ئاڕاستەی جەنابتان بکەین تایبەت بە بڕینی هاوکاری مانگانەی 1 ساڵی سەرجەم کە مەندامانی کوردستان بە بڕیارێکی وەزارەتی دارایی لە بەرواری 1 دەی 2019 تا 1 نۆی 2020 بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر دانەوەی یان پاشەکەوتکردنی یان هیچ ڕوونکردنەوەیکی پاژەڕۆژی هاوکاری 1 ساڵی کەمەندامان هەر بۆیە داواکارین لە بەڕێستان لە ماوەی 15 ڕۆژدا وەڵامی ئێمەی کەمەندامانی کوردستان بدەنەوە. ئەگەر هیچ وەڵامێکمان دەست نەکەوت ناچار دەبین ڕێکخراوەکەمان داوای یاسایی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە محکەمەی ئیداری تۆمار بکەین کە ئەوەش بە مافێکی ڕەوا و یاسایی خۆمانی دەزانین. بڕیارە حکومەت موچەی 5 مانگی موچەخۆران پاشەکەوت بکات و لە مانگی 9 ئەم ساڵەوە ڕیزبەندیەکە ڕێک بخاتەوە. بەڵام خاوەن پێداویستە تایبەتەکان 5 موچەی ساڵی 2019یان لای حکومەتە و ڕوون نەکراوەتەوە چارەنووسی ئەم موچانە چی لێ دێت لە کاتێکدا ئەگەر خاوەن پێداویستە تایبەتەکان کە بە 2 مانگ جارێک 300,000 دیناریان پێدەدرێت مانگانەوە بێ دواکەوتن و لێبڕینیشەوە پێیان بدرێت هێشتا ناتوانن پێداویستیەکانی ژیانیانی پێپڕ بکەنەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.